پەیمانگای سندوقەکانی سامانی سەروەری نوێترین راپۆرتی بڵاو کردووەتەوە تێیدا ئاماژە دەدات بڕیا و سەرمایانەی لەلایەن سندوقەکانی سەروەری سەرتاسەری جیهانەوە بەڕێوە دەبردرێت سنووری 8 تریلیۆن و 200 میلیارد دۆلاری تێپەڕاندووە. دەگەورەترین سندوق لە جیهاندا توانویانە دەست بەسەر 169 سەرمایی جیهان بگرن. بەگوێرەی راپۆرتەکە سندوقی سەروەری نەرویج کە ناوی سندوقی خانەنشینی حکوومەتی نەرویجە لە پێشی هەموو وڵاتانی دیکەوە دێت. سەرمایەکەی دەگاتە تریلیۆنێک و 180 میلیارد دۆلار. دامەزراوی و بەرهێنانی چینی CIC سەرمایەکەی دەگاتە 940 میلیارد و 600 میلیۆن دۆلار. ئەو سندوقە توانوویەتی لە 10 ساڵی ڕابردوودا داهاتەکەی بە ڕێژەی 106.07 زیاد بکات. سەبارەت بە دەستگای ئەبوزەبی بۆ بەرهێنان ADIA وەک سێم گەورەترین سندوقی سەروەری لە سەراستی جیهان داهاتووە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوڕاستیش لە پلەی یەکەمینە. سەرمایەکەی دەگاتە 579 میلیارد و 600 میلیۆن دۆلار. لە پلەی چوارەمی ئاستی جیهانی و دووەمی سەراستی وڵاتانی عەرەبی سندوقی دەستەی وەبەرهێنانی کوێتی بەدەستی هێناوە. خەبارەی سەرمایەکەی دەگاتە 533 میلیارد و 600 میلیۆن دۆلار. کۆیە و سەرمایی لەلایەن سندوقی وەبەرهێنان بۆ دامەزراوی دراو لە هۆنگ کۆنگ بەڕێوە دەبردرێت نزیکەی 528 میلیارد دۆلارە. هەروەها کۆی سەرمایی کۆمپانیای حکوومەتی سنگاپورە بۆ وەبەرهێنان GIC نزیکەی 440 میلیارد دۆلارە. کۆیە و سەرمایی لەلایەن کۆمپانیای وەبەرهێنانی ئاسایشی چین بەڕێوە دەبردرێت نزیکەی 417 میلیارد و 800 میلیۆن دۆلارە. سندوقی تەماسیکی سنگاپوری کۆی سەرمایەکەی 375 میلیارد و 400 میلیۆن دۆلارە. هەروەها سندوقی وەبەرهێنانی گشتی سعودی PIF لە پلەی نۆیەمی سەرئاستی جیهان داهاتووە و سێمی سەراستی وڵاتانی عەرەبیە. قەبارەی سندوقەکە گەیشتۆتە 360 میلیارد دۆلار. هەرچی سندوقی ئەنجومەنی نیشتیمانی تایبەت بە سندوقی بیمەی کۆمەڵایەتیە لە چین کۆی سەرمایەکەی کە بەڕێوەی دەبات نزیکەی 325 میلیارد دۆلارە. بەگوێرەی دامەزراوی فۆربیس کۆی هەردە سندوقە زەبەلاحەکەی جیهان قەبارەیان 5 تریلیۆن و 700 میلیارد دۆلارە.